یاری کۆتایی خولی خوار حەفە ساڵانی کوردستانە لە شاری سلێمانی و لەسەر یاریگای زانکۆ سیروانی نوێڕانیا ڕکابەری نازناوەکەیان کرد. لا نیوە یەکەمدا یاریزانانی سیروانی نوێ باشتر دەرکەوتن و فشاری گۆڵکردنیان زیاتر بوو تاکو لە خولەکی 21 پێی گەیشتن لە ڕێگەی زنار وریاوە تۆڕی گۆڵی ڕانیان هەژاند. هەر ئەو گۆڵش بووە هۆی پێشکەوتنی سیروانی نوێ لە نیوە یەکەمدا. لە نیوەی دووەمدا ڕانیا ڕیزەکانی ڕێخستەوە بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە سەرکەوتوش بوون لەوەدا کاتێک دیار سدیق گۆڵ یەکسانی تۆمار کردەوە. دوایە گۆڵا سیروانی نوێ بە ئاگا هاتەوە و لە خولەکی 72 دیار بەختیار گۆڵی دووەم و پێشکەوتنی زیاد کرد. بەڵام ئەو خۆشیە حەو خولەکی خەیاند و هەر دیێرش ئەنجامەکەی بۆ ڕانیا یەکسان کردەوە و یاریش بە 2 گۆڵ بۆ هەر لایەک چووە لێدانەیەک لاکەرەوەکان. لا لێدانەیەک لاکەرەوەکان تیایدا یاریزانانی سیروانی نوێ سەرکەوتوانە 3 لێدانیان جێبەجێ کرد لە بەرامبەردا ڕانیا 3 لێدانەکەی لەدەستدا. سەرنجام سیروانی نوێ 3-0 بۆ پاڵەوانی ئەم وەرزەی خولەکە. دڵنیاییەوە سیروانی نوێ خۆتانزان ناوێکی گەورەیە لە خولەکانی کوردستاندا بەشداری هەر پاڵەوانێتێکەکە ئامانجی بەدەستێنانی پلەکانی پێشەوەیە. بەڵام وەکو ئامانجی سەرەکی ڕاستی نادی سیروان بە منیان گوت پێگەیاندنی یاریزان بۆ فیئاتی شەباب ئامانجی سەرەکیمانە. بەڵام سپاس بەخوای گەورە بە کۆکردنەوەی کۆمەڵێک یاریزانی باش و ئامادەکاریەکی باش وە پاڵپشتی ئیدارە ئەلحەمدولیلا ئامانجێکی ترمان پێکا و توانیمان بینە پاڵەوانی خولی تازەپێکشتوانی کوردستان. واشکر بەخوای گەورە کە توانیمان بینە پاڵەوانی خولی کورسان. ئەمەنجامەش بە هەوڵ و ماندوو بوو نەبێ هیچ شتێ بەبێ ماندووبوون ئەنجامی نییە. وەشکر بۆ خوای گەورە توانیمان بە پەنارتی ببینە پاڵەوانی خولی کورسان. سەرتا بەنایخەوە هۆگاری تیپەکە هەمووی ڕۆحیەت و ڕۆحەتێکی زۆر بەرزمانە بوو هەمووی دەموچەوی یارزانەکە نیشانەی پاڵاوبوونی پێوە دیار. سپاس بەخوا خۆم لە ماوەی 5 مانگە توانیمە دوو خولی کورسان بۆ یانی وەرزشی سیروان بەدەست بێنم. دیارە ئامانجی ئێمە وەکو یانەی وەرشی ڕانیا بۆ ئەوە بۆ کە بەشداری خولی لاوام بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا پشت بە یاریزانی ناوخۆی ببەستین. ئەو لاوانش کە ئەمساڵ بەشداریان کردووە و یەکەم جارە بەشداری دەکەین و یەکەم جاریشی دەگەینە ئەو قۆناغا بۆ ئێمە جێگەی دڵخۆشی بووەوە. خۆشی لە هەندران و لە خەڵکی دەکەن لە ڕانی و ڕاتونە و هاتون پشتیوانی مەبن. بەڕاستی یاری کۆتایی یارێکی خۆش و بەخۆت بوو. ئەنجامەکە 2-2 سیروانی نوێ بۆ پاڵانی خولەکە و پیرۆزبوویان لێ دەکەم. ئینشاڵڵا ئەمەش بە ساڵە ژواتر خۆمادە دەکەین و کاسەکە دەبێت. هەستیار ئەحمەد لەیانەی ڕانیە بە تۆمارکردنی 6 گۆڵ بۆ گۆڵکاری ئەم وەرزەی خولی خوار حەفە ساڵانی کوردستان. لە کۆتاییدا یانەی سیروانی نوێ نازناوەکەی بەرز کردەوە. مەڕوان تالیب کەناڵی پەیام سلێمانی.